هەورامیەکان لە هەر کوێ بن یەکتری ئەدۆزنەوە. لە ئەمریکاش بۆ ژیان بەفەڵۆیان هەڵبژاردووە، سروشت و ئاوهەوایەکی سازگاری باکووری ئەمریکا. ماڵەکەی ڕیاز هەورامی و باخچە چکۆلەکەی و نانی بەیانی و ئامادەکاریەکانیان دوور لە کللتوری ئەم وڵاتە و نزیکتر لە کللتورێکی کوردەواری. ئەمە حەزەکەین لە یەکەوە نزیک بین، هەورامیەکان دڵمان بە یەکتر ئەکرێتەوە، لە هەر شوێنە بین ئەگەڕێن بە دوای یەکە. گەشت لە واشنگتنەوە بۆ بەفەڵۆ 480 میلە، بڕینی ڕێگایکی خەیاڵبەر و پڕ لە جوانی، گەشت بەرەو سنووری کەنەدا و هاژەهاژی تاڤگەکانی نیاگرا فالس. نهێنی بژاردەی ئەم ناوچەی لای هەورامیەکان ڕەنگە لێکچوون بێت لە سروشتی ئەو زێدەی لێ هەڵکەنراون. خەڵکی هەورامان بە عامجا کوردستانیش بە تایبەتی تۆزە عاشقی سروشتین، سروشتی جوان، سروشتی هەورامانی سروشتێکی تایبەتە. زۆر دڵمانەکرێتەوە بەوەی کە حتا لە حیاتە هەین لە ناو سروشتێکی جوانە بژین. لە هەر کوێ بێت کەمینە چنگەڕنەی مانەوە دەکەن، مانەوەی کللتوری و زمانی دایک. هەورامیەکان تا چەند لە ئەمریکا توانیم یانە ئەوە بکەن. لەبەرەوەی منداڵە بچووکەکەم ڕاهاتووە لەسەر ئەو زمانە، بەڵام بچووکەکان دائیمەن کێشەمان هەیە کە تۆزێک گەورەترە بن باشترە بن. لەخوا بەزیابێ من مناڵە گەورەکانم زۆر بە باشی هەورامی قساکەن، زۆر بە باشی تێئەگەن، زۆر بە باشی سۆرانیش حتا قساکەن و تێش ئەگەن. یعنی لەخوا بەزیابێ هیچ کێشەمانە لە کۆبوونەوەیەکی وەکو ئەمڕۆ یا سەیرانە گشتیەکان ئەگەر بکەین، ینی مناڵ زۆر پێی خۆشە. هەندێک لە هەورامیەکان لە بەفەڵۆ ڕێگەی تریشان تاقی کردوێتەوە بۆ پەیوەستبوون بە هەورامانەوە. لێرە لەم وڵاتە ئەتوانی بە زۆقی خۆ ینی هەبەس لێ چ ناوێک شتێک بیرۆکەیەک شتێکە لەلا تا تۆزە بەهای هەیە بیکەی بە ڕقەمێکی سیارە و بیخێتە سەر سیارەکە و هەموو ڕۆژێ کەی ئەو بلێتە بینی بیر بخاتەوە تۆ لە چه خاکێک و لە چه شوێنەکەەوە هاتووی. ئەم کیژۆڵە هەورامیە لە ئەمریکا لەدایک بووە، لەگەڵ هاوڕێ زاراوە سۆرانیەکانی بە سۆرانی دەدوێن و لە ماڵەوەش بە هەورامی. ئەوام ئینا دایمە ئینایاننە مەلۆ هەرمانە فرێت ئینا هەرمانە کەرۆ اینجا کسێچن ئیمە کرد هۆرامی کسێچن ئیمە کەرۆتر ئانە باچمی بزۆر مشۆ هۆرامی کسێچنی کەرمێتر باچمی پرسیاری ما پنەکەرۆ مشۆ هۆرامی جواب بمێ بزۆر پاسە تۆزە فێر بیانیتر ئاوام تاتا ئینیانێنە فرێمەلا بەرتر بزۆر مشۆ کسی شاچنی کەنمی هۆرامی هێنمێتر. لە هەر کوێ هەورامیەکان شەڕی مانەوەی خۆیان کردووە، ڕەنگە گرەوی خۆپارێزی لەو هەموو کولتورە جیایی ئەمریکا مەرجێکی قورس بێت. ئەم خاتونە ئەمریکیە هاوسەرەکەی هەورامیە. پێشتر هیچ زانیاریەکم نەبوو دەربارەی خەڵقی کورد، بەڵام بەهۆی ژیانم لەگەڵ هاوسەرەکەمدا زۆر لە کەلتوری کورد شارەزا بووم. حەزیشم بە تاقیکردنەوەی کەلتوری جیا و خواردنی جیاواز هەبوو. هەوڵ دەدەین منداڵەکانمان فێری هەردوو کەلتورەکە ببن. خێزانە کوردەکان پێکەوە سەیرانێکی کوردەواری و بەسەربردننی کات و سفرە و خوان و کارامەیی خواردنی چێژلێنەرەکە. بۆ خۆمان هاوینەکانی لەم پارکانە کۆبینەوە مەجموعە عایلەیەکی کوردین لێرەیتر ئیش و کارمانیە بەس خەریکی خواردنین هاوینەکانی کەباب و گۆشت و تەشریب و ئەیتر ئاوای بینە سەر لە نیۆڕەکۆین تا ئێوارەکەی هیچی کەمانێت لەبەری بەفڵۆ شوێنێکی زۆر ساردا بەفرێکی یەکجار زۆری هەیە ئیتر هاوینەکەمان بەدەستە. سروشتێکی دڕفێن و ئاو هەوایەکی سازگار، سەرما و سۆڵەی زستان و بەفری زۆری بەفەڵۆ. ڕەنگە ئەمانە هەمووی وای لە هەورامیەکانی ئەمریکا گرتی بێت لە شاری بەفەڵۆ بگیرسێنەوە، شوێنێک بەتام و لەزەتی هەورامان. یەحیا بەرزنجی دەنج ئەمریکا، شاری بەفەڵۆ لە ویلایەتی نیویۆرک.